ئێوارەتان باش خۆشحاڵین بە ئامادەبووتان. بابەتی ئەمڕۆمان وایە بابەتێکی زۆر هەستیار و زۆر پەیوەندیدارە بە ژیانی هەرێکێکمان و هەر کەسێک کە لەم هەرێما یان لە وڵاتی عێراق ئاژی. تیمی ژینگەی ڕێکخراوی ئازادبوون یەکێک لە بەڵێن پرۆژەکانی هۆشیاری ژینگەییە. لەناو ئەم پرۆژەیە ئێمە جارجار میوانداری پسپۆری بواری ژینگە یا پسپۆری زانستەکانی دیکە و بوارەکانی دیکە ئەکەین بۆی ئەو زانستەی کە هەیە یا ئەو بواری کە هەیە پەیوەندیداری کەینەوە بە پرسی ژینگە، یان چۆن بتوانین بۆ لەم بابەتەی مامۆستا میرانە کە خۆی پسپۆرەکەی بواری سیاسەتی نێودەوڵەتیە پەیوەندیداری کردوتەوە بە ژینگە، بە تایبەت بڵێن گۆڕانکاری کەشی و هەوا بە تایبەتتر کۆچی ژینگەی. بۆی ئێمە زۆر گرنگە کە ئێمە کاتێک قسە لەسەر قەیرانێکەکەین، قسە لەسەر بابەتێکەکەین، تەنها لە دیدگایەکەوە تەنها ئەم لایەنەی وەرنەگرین، بەڵکو لە چەند لایەنێکیشەوە بیخوێنینەوە و گفتوگۆی بکەین. ئەو بابەتی ئەمڕۆ مامۆستا پێشکەشیەکە سەبارەت بە کۆچی ژینگەییە و ئەم کۆچی ژینگەیە وەکوی کە باسەکرێ نزیکی 10 ساڵە دەستی پێکردووە لە خوار و ناوەڕاستی عێراق و ئەو خەڵکانە بە شێوازێکی ئەوەی کە ئێستا باسی لێکرێ زیاتر ڕوان لە هەرێمی کوردستان کردووە. ئایا ئەم دیاردەیە ئەم قەیرانە هەم وەکو دۆخە ژینگەیەکە کە بە بیابانبوونە هۆکارە بۆ دروستبوونی کۆچی ژینگەیی، هەم هاتنی ئەم لێشاوە لە خەڵک بۆ هەرێمی کوردستان چ کاریگەریەکی لەسەر بۆ سەرچاو و خزمەتگوزاریانە هەیە کە ئەمڕۆ لە هەرێمی کوردستانە هەیە، لە کاتێکا ئێمە بەردەوام بەدەستکەوی ئاو کارەبا سەرچاوەکانی دیکە گونیەی تەحتی ئەم وڵاتەوە ئەناڵێنی و کێشەمان هەیە. بۆیە بابەتەکەی ئێمە ئەمڕۆ تەنها کۆچی ژینگەیی و بە بیابان بوون نییە، بەڵکو پەیوەندیدار ئەبێ بە دۆخی دیۆمۆگرافی، کولتور، زمان، نەتەوە، سیاسەتی نێودەوڵەتی، سیاسەتی هەرێمی لەسەر ئاستی عێراق، هەموو بابەتان ناگرێتەوە. ئێمە بابەتە بەجێڵین بۆ مامۆستا میران کە پێشکەشی بکە، پێم خۆشە پێشەوەی کە بابەتەکە پێشکەشکە کورتێک لەسەر ژیانی بەڕێزیان بۆ ئێوە بخوێنەوە. مامۆستا میران 6 ساڵە مامۆستای زانکۆی سلێمانیە، لە ئێستادا خاوەنی بڵێن خوێندکاری دکتۆرایە لە زانستە سیاسیەکاندا، خاوەنی نزیکەی 40 توێژینەوەی بە زمانی عەرەبی و کوردی و هەروەها خاوەن 6 توێژینەوەی لە بواری گۆڕانکاری کەشوهەوا و لێکەوتە سیاسیەکان. بەشداری کردووە لە 25 کۆنفرانس لە ناو لە دەرەوەی هەرێمی کوردستان. جاریکەش بەخێر بێ مامۆستا. زۆر سپاس. من بۆ ئێوە مایکەکە بەجێڵم بووی لەسەر بابەتەکەی خۆت ئەوەی کە ئامادەست کردو پێشکەشماکەی، دواتر ئێمە لێنە لای بەشدار بووان ئەو پرسیار و سەرنج و بابەتانەی کە هەیانە ئەتوانین گفتوگۆی زیاتری لەسەر بکەین. زۆر سپاس. سپاس بۆ ڕێکخراوی ئازادبوون بۆ ئەو دەرفەتە و سپاسیانەکەم بۆ هەڵبژاردننی ئەو بابەتە گرنگە کە یەکێکە لە بابەتە من پێم وابێت مەترسیدارە هەم بۆ عێراق، بۆ هەرێمی کوردستان، بۆ ناوچەکە، بۆ جیهان و یەکێک لە ترسەکان لە ئاستی جیهانە. بابەتی ئەو بابەتی کە ئێمڕۆ هەڵمان بژاردۆ بابەتی کۆچی ژینگەییە. سەرەتا دەبێ بزانین کۆچی ژینگەیی چییە؟ واتە ئەو کۆچەیە کە مرۆڤەکان ئەنجامی دەدەن بەهۆی گۆڕانکاری کەش و هەواوە و کۆمەڵێک فاکتەر هەیە کە پاڵی مرۆڤ ئەنێ بەرەو ئەوەی کە کۆچی ژینگەیی بنێت. بۆ نمونە بیابانبوونە، نەمانی دەرفەتی کشتتوکاڵە و بەرزبوونەوەی پلەی گەرمایە و ژێر ئاوکەوتنە و چەندین بابەتی دیکە هەیە.
کۆچی ژینگەی خۆی وەکو بابەتێک نییە بڵێ وەڵا ئەمە لێکەوتەیە، بەڵکو ئێمە بابەتێکی سەرەکیمان هەیە کە پاش تۆزێک من پێویستەکە باسی ئەوەش بکەین لە پاڵ ئەم بابەتە. کۆچی ژینگەیی لێکەوتەی لێکەوتەکانە، واتە ئێمە بابەتی ئەساسیمان کە دەبێ باز بکرێت کە گۆڕانکاری کەش و هەوایە. گۆڕانکاری کەش و هەوا کۆمەڵێک لێککەوتەی هەیە. ئەم کۆمەڵە لێککەوتەیە یەکێک لە لێککەوتەکانی ئەو لێککەوتەیە ئەبێتە هۆی کۆچی ژینگەی. سەرڕای ئەوەی کە ئەمە لە 1970 یەکەم جار ئەم بابەتی کۆچی ژینگەی باس کراوە، بەڵام لە 1970 باسی کۆچی ژینگەی کراوە وەکو بابەتێک کە لە ئەنجامی بوومە لەرزەیان یان گڕکان یان هەندێک بابەتی تر. ئەو کات بابەتی کۆچ بەهۆی گۆڕانکاری کەش و هەوا ئەوەندە وەکو ئێستا ناسراو نەبوو، بەڵام لە ئێستادا لە ماوەی 10 ساڵی ڕابردووە بەڵێ چەندین حاڵەت لە جیهاندا تۆمار کراوە کە بەهۆی گۆڕانکاری کەش و هەواوە کۆچی ژینگەی ڕوویداوە. یەکێک لەو وڵاتانەی کە بەداخەوە کە لە راپۆرتەکانی نەتەوە یەکگرتووەکان بە شێوازێکی فەرمی ڕایگاندۆ کە عێراق کۆچی ژینگەیی تایدا دەست پێ کردووە. ئەمەش بەهۆی کۆمەڵێک بابەتە، بۆ نمونە بیابانبوونە، بەرزبوونەوەی پلەی گەرمایە و چەندین بابەتی تر هەیە کە دواتر باسی دەکەین. بۆیە دەبێت کە کاتێک باسی کۆچی ژینگەیەکەی لە بیدایەتەوە پێویستەکە بگەڕێنەوە بۆ ئەسلی مەسەلەکە کە گۆڕانکاری کەش و هەوایە. گۆڕانکاری کەش و هەوا بابەتێکە کە دیاردێکی سروشتیە کە هەموو جیهانی گرتوتەوە بێ جیاوازی و لە ئێستادا بۆتە هۆی دروستبوونی کێشەیەکی جیهانی و هەموو جیهان سەرقاڵی دۆزینەوەی چارەسەرێکە بۆ ئەم بابەتە. ئەم بابەتی گۆڕانکاری کەش و هەوا چەندین دیمەنی هەیە، ینی وەکو دیاردێکی سروشتی چەندین دیمەنی هەیە. بۆ نمونە بیابانبوونە، ژێر ئاوکەوتنە. بیابانبوون واتە ئەو قۆناغ بە قۆناغ زەویەکانی کە زەویەکان بیابان نەبێت. دوو ژێر ئاوکەوتنە بەهۆی توانەوەی بەستەڵەکەکان لە هەردوو جەمسەر پێشبینی ئەوە دەکرێت کە لە تا 2050 چەندی شار هەیە لە جیهاندا ژێر ئاو بکەون. یەکێک لەو شارانی کە هەڕەشەی ژێر ئاوکەوتنی لەسرە شاری بەسڕەیە کە 6 ملیۆن کەسی دەژێت. بەرزبوونەوەی پلەی گەرمایە کە لە ئێستا پێش 2 ساعت لەمەوبەر لە رادیۆیە بیستمەوە کە زانکان پێشبینیەوەیان کردووە کە پلەی گەرمان لە عێراقا کە گەرمای ڕاستەخۆ بگاتە 70 پلەی سلزی. و بابەتی دیکەشمان هەیە بۆ ئەو باران بارینی کە ئێستا دەیبینینەوەی کە ئێمە چەند دەیبینین بارانی بەخڕ. ئەو بارانە بەخڕە یەکێک لە هۆکارەکانی گۆڕانکاری کەش و هەوا. ئەبینی جاران ئەو باران بارینە بەو لێزمەیە نەبوو. ئەمە یەکێکە لە هۆکارەکانەوەی کە مەسەڵەن لە سلێمانیە ڕوویدا، لە هەولێر ڕوویدا. ئەو بارانە دڵۆپی ئەو بارانە کە تەحلیل کراوە، ئەو بارانە خەواسی وەکو ئاو لەدەستداوە، واتە ئەو بارانە زیانە نەک بارانێکەوە کە سوودی هەبێت. شێوازی باران بارینەکەش ئەوە یەکێکە لە سیماکانی گۆڕانکاری کەش و هەوا. خۆڵبارین یەکێکە لە سیماکانی گۆڕانکاری کەش و هەوا. لافاو، زریان، ژێر ئاوکەوتن، ئەمانە کۆمەڵێک لێکەوتەی گۆڕانکاری کەش و هەوایە کە لە هەموو جیهانی گرتوتەوە. ئەم دیاردەیە چەندین هۆکاری هەیە بۆ دروستبوونی. یەکەمیان بە ئاسمانچوونی گازەکانە، بۆ نمونە گازی دووەم ئۆکسیدی کاربۆنە کە لە ئەنجامی هەموو ئاگرێکە کاڵێن هەموو ئاگرێکە کارگەکانمان هەیە، ئاگرکردنەوەمان هەیە، ئۆتۆمبیلەکانمان هەیە،
هەموو جۆرەکانی لە جۆر بە ئاسمان چوونی گاز ئەوە ئەچێتە ئەو بابەوە کە یەکەم بابەتە، یەکەم هۆکارە بۆ گۆڕانکاری کەش و هەوا. دووهەم زیادبوونی ڕوبەری شارەکان و بەکارهێنانی جۆرێک لە جۆرەکانی بەکارهێنانی مەوادی وەکو چیمەنتۆ وەکو بلۆک، ئەما دەبێتە هۆکارێک بۆ گۆڕانکاری کەشەوە. سێ چەند دیاردێکی سروشتیە. چوار جەنگەکان. پێنج پیسکردنی ژینگە بە شێوەیەکی گشتی، کەواتە بە شێوەیەکی گشتی ئێمە پێنج هۆکارمان هەیە بۆ گۆڕانکاری کەشەوە. بەڵام گەورەترینیان کە بەپێی راپۆرتەکانی نەتۆ یەکگرتوەکان و راپۆرتی هەموو ئەو لوتکان و لوتکانەی کە کراوە، ئەو هەموو کۆبوونەوانی کە کراوە، گرنگترین بابەت کە لە بۆتە هۆکاری پیسکردنی ژینگە ئەوەیە دووکەڵ بە هەموو جۆرەکانیەوە. ئەو هەموو جۆرەکانی سووتاندن ئەبێتە هۆکاری سەرەکی پیسکردنی ژینگەیە. زانەکان لێک شتێکا کۆکن کە دیاردەی گۆڕانکاری کەش و هەوا دیاردەیەک نییە تایبەت بێ بە شارێک یان بە دەوڵەتێک یان بە ناوچەیەکە، بەڵکو هەموو جیهانی گرتوتەوە. هەموو جیهان و هەموو جیهان بەرپرسە لە ئەنجامدانی. واتە یەک وڵاتێک نییە بڵێ من بە دەرم لەم دیاردەیانی ئەم دیاردەیە تایبەت بێ بە شاری سلێمانی یان بە عێراق یان بە ئێران یان بە تورکیایان بە کێشوەرێک. هەموو جیهان بەرپرسە. بۆ نمونە لە هەر وڵاتێک و بە سیمایەک دەرئەکەوێت. بۆ نمونە لە وڵاتە ئەوروپیەکان مەترسی کۆمەڵێک مەترسیان هەیە کە بەرزبوونەی پلەی گەرمایە بۆ 35 تا 40 سیلزی. توانەوەی بەستەڵەکەکان ئەبێتە هۆکاری زیادبوونی ئاو کە هەندێک شار هەیە وەکو ڕۆتردام وەکو هۆڵندا ژێر ئاو بکەوێت. لە ئەوروپا مەترسیەوەی تایەتی کۆچی ژینگەیی بە ئاسێکی بەرفراوان 10 میلیۆن کەس بەرەو ئەوروپا بڕوە. ئەمریکا بە هەمان شێوە. وڵاتە هەژارەکان گەورەترین قوربانی ئەم دیاردێن بۆ لەبەرەوەی کە کاریگەری زۆر خراپیە بێت لەسەر کشتتوکاڵ، لەسەر لەوەڕ، لەسەر کۆچی ژینگەیی و ئابووری ئەم وڵاتانە ناتوانێت تەحملی ئەم دیاردانە ناکە. بۆیە ئەم دیاردەیە هەموو جیهانی گرتوێتەوە، نەک وڵاتێک یان ئەمە بە دانپێنانی هەموو ئەوانەی کە هەموو ئەو کۆنفرانسانیان ئەنجام داوە کە بڕینی یەک دارێک لە هەر شوێنێکە لە هەر جیهانێکە و زیادکردنی ئۆتۆمبیلێک لە هەر شوێنێکە و چاردنی دارێک کاریگەری بێ سەر هەموو هەسارە. واتە هەمومان لە هەرچی شوێنێک دارێ بچێنیت ئەوەنە کاریگەری پۆزەتیڤێ بێت و هەر سارەیەکی تازە بێتە سەر زادە ئەوەندە کاریگەری نەگەتیڤێ بێت لە هەر شوێنێکە لەسەر ئاسی جیهانە. کەواتە خەمەکە خەمێکی جیهانیە بە اعترافی ئێمە نا، بە قسەی من نییە، بە قسەی هەموو ئەوانەی کە ڕێخەری لوتکەکانن کە چەندین لوتکە هەیە ئەنجامیان داوە سەبارەت بۆ بابەتە. چەندین هەوڵی جیهانی هەیە لە نەوەتەکانەوە تا ئێستا بۆ ڕێگرتن پێشبردن لە ئەم ڕووداوە. بۆ نمونە ڕێکەوتنامی کیۆتۆمان هەیە، ڕێدۆ جانیرۆمان هەیە، کۆپ 28مان هەیە لە دووبەی، کۆپ 29مان هەیە لە شەرم الشێخ. ئەمانە هەمووی باسی مەترسێکی خەتەرناکەکەن لەسەر ئاستی زیانی کە مەترسێکی هەموو جیهانی گرتوتەوە و هیچ وڵاتێک بەدەر نییە. بەڵام کێشەکە ئەوەیە وڵاتە پێشکەوتوەکان دایەنە ژێرباری ئەم مەترسیەوە. بە تایبەتی هەندێک وڵات هەیە بۆ نمونە چین و هێند کە پێشبڕکێکی زۆر مەترسیدار دەکەن لەگەڵ ئەمریکا، لەگەڵ یەکێتی ئەوروپا لەسەر حسابی هەموو ژینگەی بە شێوەیەکی گشتی تەمەحکاری و چاوچنۆکی مرۆڤایەتی مرۆڤی گانۆتە ئاسێک کە هیچ گوێ بە ژینگە نەیە، گوێ بە دارستان نەیە، گوێ تەنها پڕکردنیوی
پڕکردنی گیرفانی پڕکردنی ئارۆزۆکانی وهای کردو لە هەموو جیهان هەوڵ بە کە زیاترین دەستکەوت زیاترین ئارەزووی خۆی تێرکال بێ ڕچاوکردنی ئەو ژینگەی کە تایەژێ بێ ئەوەی کە هەز بکە کە ئەم ژینگەی کە تایە دەژی ئەگاتە ئاستێکی مەترسیدار کە ناتوانێت لە قۆناغێکە کە ناتوانێت مرۆڤایەتی تایە جارێکی تر بژی لەم ژینگەیە. وەکوتم بەداخەوە ئاستی پابندبوونی وڵاتەکان زۆر خراپە، وەک دەبینین چینە، هێندا، رووسایە و لە ئاخر ئەوەی جێگەی شتێکی کۆمیدیە ترامپ لە سەردەمی حکومڕانی ترامپاوتی من ئابووری ئەمریکا ناکەم بە قوربانی پابندبوونمان بە گۆڕانکاری کەش و هەواوە، چین خۆی پابند نابێت بە گۆڕانکاری کەش و هەواوە، ئەمە پابندبوونی ئەمریکا بە کەشوهەواوە ئەم ڕێکەوتنامانە ئابووری ئەمریکا دوا ئەخات و چین پێشمانەکەوێت بۆ یەکشایەوە لە ڕێکەوتنامی کیۆتۆ و پابندبوونی بە ئاسمان چوونی گازی دووەمەکسیدی کاربۆن. وەکو باسم کرد لە سەرەتایە کۆمەڵێک بابەت لێککەوتەی هەیە، توانەوەی بەستەڵەکەکانمان هەیە کە یەکێکە لە کێشە جیهانیەکان لە جیهانە کە پێشبینی ئەوە دەکرێت کە 1 مەتر بۆ 2 مەتر ئاستی دەریاکان بەرز بێتەوە و بەرزبوونەوەی دەریاکان بۆ ئەو ئاستا وەها دەکات کە زۆربەی ئەو وڵاتانی ئەو شارانی کە لەسەر کەناری ئاوان هەمووی ژێر ئاوکەوێت. ئەمە تەنها کێشەکەی بەس تەنها ژێر ئاوکەوتنی شار نییە، بەڵکو ئێمە یەکێکە لە کێشەکانی کە ڕوبەڕوومانە بێتەوە. شاری بەسڕە شارێکە 80% عێراق لەو شارایە کە ژێر ئاو بکەوێت ئەم ئاوەیە بێ بە ئاوی دووەلی لە صیفەتی نێودەوڵەتی لەدەسەیە و بەشێک لەو نەوتی کە لە شاری بەسڕایە خاوەندارەتی ئەچێت بۆ ئێران و بە کوێت لەبەرەوەی کە ئەو شارە شتێک نامێنێ بەناوی شاری بەسڕەوە، کەواتە بەشێک لە ئابووری عێراق ئەچێت بە وڵاتی تر چکە ئەو ئاوا بێ بە ئاوێکی نێودەوڵەتی و چەندی شاری تر هەیە بە 10 ملیۆن کەس جگەلەوەی کە دانیشتوانی ئەم شارانە هەمووی کۆچەکەن بەرەو شوێنی تر کە بوو بە شارەکەی بوو بە ژێر ئاو کەوت ناچارە چۆڵیکە وشکە ساڵی کە پلەی گەرما گەیشتە 60 کە ئێستا لە جنوبی عێراقا پلەی گەرما 60 کەواتە ئاو نامێنێت کە ئاو نەما لە شارەکان لەو شارانە چەندی ساڵ هەیە من لە هەرێمی کوردستانە ئەو دیارە ترسناکەمان هەبوو کە وشکە ساڵی بوو خەڵک مەڕ و ماڵاتی هەرزان فرۆشەکات کشتواز لە کشتتوکاڵێنێ ئێتە چێتە ناو شارەکانەوە. یەکێکە لە دیاردەکانی کە لە عێراقا دەستی پێکردووە کۆچە لە گوند و ناوچەکانی کە کشتتوکاڵین کۆچەکەن بۆ ناو شارەکان باران بارینی و بەخۆڕ ئەوە یەکێکە لە بابەتەکانی کە لە هەرێمی کوردستان ئێمە بینیمانە. ئەو باران بارینەی کە ئێستا لە هەرێمی کوردستانە هەیە و بۆتە هۆیەوەی کە لافا و هەڵسێ لە هەولێریان لە سلێمانی هۆکارەکەی ئەوەیە لە ماوەیەکی زۆر کورتە زۆر کورتە کە دەکرێت لە ماوەی 4 سەعاتە 5 سەعاتە بە شێوەیەکی چاوەڕوان نەکراو بارانێکی بەخۆڕ ببارێت. خەڵکندی خەڵق پێی وایە لێ نیعمەتە نەخێر ئەوە یەکێکە لە سیماکانی گۆڕانکاری کەش و هەوایە. تەنانەت کەمیەت و جۆری ئەو دڵۆپە لە ڕووی فیزیایە و لە ڕووی کیمیاییەوە کە شیکردنەوە من اختصاصی من نییە بەڵام شیکردنەوە بۆ ئەو جۆرە ئاوە کراوە کە ئەبارێت ئەوش کێشەی لەسەرە. بابەتی خۆڵبارینمان هەیە کە زۆر جار دەبینێت لە باشووری عێراقە و دێت بۆ هەرێمی کوردستان ئەمیش یەکێک لە کێشەکادا. یەکێک لە بابەتەکانی ترە بەهۆی ئەوەی کە زیادبوونی بەهای ئاوە ئەمەش وەهای کردو زۆرینی وڵاتەکان بۆ نمونە تورکیا ئێرانە هەمووی بەنداو هەموو جیهان بەرەو ئەوە پەنابا بۆ ئەوەی کە
ئاو گلباتەوە لەبەرەوەی کە هەمووی هەستی کردووە کە بۆ ئەوەی کە ڕێژەی ئەو ئاوەی کە هەیەی گلی باتەوە بۆ خۆی چکە ئاو قۆناغ بە قۆناغ نرخەکەی بەهاکەی گرانترە بێ ئەگاتە ئاستێک ئەوەی کە باران نەبارێت و پێداویستەکەت پڕ نەکەیتەوە ئەوە بەرمیلی ئاو لەواتێ بگاتە 2 بەرمیل نەوت ئەوەندە بەهاکەی ئەمە وهای دەکردو بۆ نمونە دەبینی لە ئەسیوبیا ئاوەگرێتەوە ئۆروگوای ئاوەگرێتەوە برازیل ئاوەگرێتەوە تورکیا ئێران ئاوەگرنەوە ئەفغانستان لەژێر سایی تاڵیبان بیر لەوە کردوێتەوە ئاو بگرێتەوە یعنی اینجا بزانێت ئەمە لە چه ئاستێکین بۆ گلدانەوەی ئاو چۆن کار زیادبوونی داواکاری لەسەر وزەی پاک کە یەکێکە لە ئێستا زۆربەی کە بەشێکی لە جەنگی کە لە ئۆکرانیا ڕووی داوە و بەشێک لە کێبڕکێکی جیهانی هەیە لەسەر غازی سروشتی لە جیهاندا بۆ لەبەرەوەی کە وڵاتانی ئەوروپی ئەڵێن ئێمە ژنگی خۆمان خۆشەوێت ئەمانەوێت غازی سروشتی بەکاربێنین کە کەمترین ڕێژە دووکەڵی هەیە پاشماوەی هەیە بە بەراورد بە خەڵوز یان بە نەوت ئەمە یەکێکە لە کارەساتەکان کە ڕوبەڕووی هەرێمی کوردستانی شەبێتەوە چکە لە قۆناغێکە بەرمیلی نەوت تەنها بە $30 یا $20 فرۆشرێ و لە 2050 پێشبینی ئەوە دەکرێت کە داواکاری لەسەر نەوتی خاو کەم بێتەوە و وڵاتەکان نەوتی خاو تەنها بۆ پیشەسازی بەکاری بێنن نەک بۆ سوتەمەنی واتە لە قۆناغەکەدا نەوتیش بەهای نامێنێت چۆن خەڵوزی بەردین لە دوای جەنگی جیهانی یەکەمەوە هیچ بەهایەکی نەما و کەس ئەو بەها بازرگانیە زۆرەی نامێنێ لە قۆنا لە 30 ساڵی داهاتووە 20 ساڵی ڕابرد داهاتووە نەوت بەهای نامێنێت لەبەر ئەوەی کە زۆربەی وڵاتە پێشکەوتوەکان ئەوەی کە بەس وڵاتە دواکەوتوەکان نەوتی خاو بەکارێنن وڵاتەکانی کە پێشکەوتو کە جۆرێک لە جۆرەکان کەمترین بەرپرسیارەتیان خستۆتە ئەستۆی خۆیان ئەوە غاز بەکارێنن ئەمە دیوێکی تر هەیە ئێستا لە نێوان ئیسرائیل و لە نێوان تورکیا و لە نێوان وڵاتانی هین کێشمێک هەیە لەسەر غازی سروشتی هەمووی ئەمە بچیتەوە بنچینەی بابەتەکە ئەگەڕێتەوە بۆ گۆڕانکاری کەشوهەوا بەڕاستی ئەم بابەتەی کە من باسێکم زۆر مەترسیدارە یعنی پێویستە کە ئەمە هەمومان درک بکەین بە ترسی بە ئەو ترسی کە هەیە کە پێویستە کە هەمومان بترسین لە ئاس ئەم کێشە جیهانیە ئەو هەموو جیهان ترساوە بەڵام بەداخەوە هاوڵاتی ڕۆژەڵاتی ناوڕاست کەم خەمە و زۆر بێباکانە مامەڵن لەگەڵ ئەم بابەتاکە ئەمڕۆ پلەی گەرما لە شاری سلێمانیە ئەمڕۆ لە ناو سارەکەما گەشت بۆ 42-43 ئایا هەرگیز سلێمانی گەشتووەتە پلەی گەرما چل بە دڵنیایی و پێتانەڵێم لە چەند 10 ساڵ یا 15 ساڵی داهاتوو پلەی گەرما گاتە 50 و لە قۆناغێکی داهاتووشە پلەی گەرما لە کوردستان ئەگاتە ئاسێک لە واچە 20 ساڵی تر کە نەتوانین تایە بژین بەداخەوە ئەمە قسەی من نییە قسەی هەموو راپۆرتەکانە کە دەڵێت زۆربەی ناوچە گەرمەکان بە ئەگەری زۆرەوە شیاو نامێنن بۆ ژیان بۆیە پێویستە کە هەمومان بترسین لەو بابەتە چکە بابەتێکی مەترسیدارە و ئەو کۆچە ژینگەی کە ئێمە ئێستا دەیڵێین کە لە جنوبی عێراق گەیشتۆتە ئاسی ئەوەی کە راپۆرتی لەسەر دروست بکرێ و خۆم بەندەی دوو تا ئێستا دوو راپۆرتم لەسەر ئەو بابەتە کردووە بابەتێکم توێژینەوەیەکم بڵاو کردوتە لە زانکۆی بەغا لەسەر کۆچی ژینگەی بابەتێکیش هەیە لەسەر لێکەوتەکانی لەسەر هەموو عێراقا کە فۆکسمان خستە سەری خۆم لە دوو توێژینەوەیە باسی ئەو بابەتەم کردووە بەڵام بەداخەوە هیچ نەحکومەتی هەرێمی کوردستان نەحکومەتی عێراقی باکیان بەم بابەتە نییە وەکو وتم لە قۆناغێکە لە بەسڕە و ناسڕیە و موسەنا دەستی کردووە بە گۆڕان کۆچی ژینگەیی
و ئێمە مڕەشەحین ئەوەی کە ئەوان بێن بۆ هەرێمی کوردستان لە قۆناغێکی ترە ئێمەش ناچارە بین کوردستان بەجێ بێڵین چونکە پلەی گەرما ئایا لە سلێمانی لەم قۆناغەیە بوو ئەوەی کە ئێوە ئاگادارتن ئایا سلێمانی لە هەشتاکانە چەند جار بەفرەباری ئێستا چەند جار بەفرەباری لە ساڵێکە چەند جار بارانە بارێ و ئێستا چەند بارێ ئایا ئەو سەرمایی جاران هەبوو ئێستا ئەم سەرمایە هەیە زۆر زۆر کەمتر بووەتەوە لە قۆناغ بە قۆناغ گەرمترە بێت و قۆناغ بە قۆناغ پلەی ئێستا گەیشتوونەتە پلەی چلەکان بە دڵنیایەوە گەینە پەنجاکان دواتر گەیتە شەستەکان کە گەیشتە هەفتاکان توانای ژیانن نامێنێت لە شاری سلێمانیە ئەمە مەترسیە بۆیە پێویستە کە ئێمە هەم خۆمان بپارێزین خەڵکی تر وەکو کۆچی ژینگەی نەیەت بۆ ئێرە و ئێرەش خۆشی کۆچی ژینگەی نەکە چونکە بەم پلە گەرمایە ناتوانین بژین ئەگەی لە قۆناغێک کە ژیان لە وڵاتی ئێمە نامێنێت چەندین جۆر کۆچی ژینگەیمان هەیە سێ ئاسمان هەیە لە کۆچی ژینگەی کۆچی ناو پارێزگامان هەیە کە ئێستا لە جنوبی عێراق سەری هەڵاوە هەتا ئێستا نەچۆت نەگەیشتۆتە ئاسی پارێزگایە بۆ پارێزگایەکی تر هەموو کۆچی ژینگەی کە لە عێراق تۆمار کراوە هەمووی لە ناحێ و گوندەکانەوە هەمووی گوند و ناحەکەی خۆی چۆڵەکات و ئەچێت بۆ سەرتەری شار ئێستاوەی کە لە عێراق تۆمار کراوە تا ئێستا تقریبا نزیکەی ئەوەی کە تۆمار کراوە 1 ملیۆن کەس لە جنوبی عێراقا چوونەتە ناو شارەکانەوە لە بەسڕە ناسڕیە بووسەنا ئەم سێ پارێزگایە تۆمار کراوە بە راپۆرتی ئومەمی متحیدا ئەڵێ کە لێ پرسین ئەڵێ توانای کشت و کاڵم نەماوە ناتوانم زەرعات بکەم ناتوانم لەوەڕ بکەم ئەمە جۆرێکی دووهەممان هەیە لە پارێزگایەک لە ناوچەیەکە بۆ ناوچەیەکی تر ئەوە کە مەترسیە بۆ سەر هەرێمی کوردستان و بۆ ئەگەریەوە هەیە ناوچەکانی جنوبی عێراق کۆچکەن بۆ ناوڕاستی عێراق و دواتر لە قۆناغی ترە ناوڕاست و جنوبی عێراقیش بەرەو ناوچە کێشە لە سەرەکان کە ئێمە کێشەمان هەیە لەو ناوچانە دواتر بۆ هەرێمی کوردستان دواتر قۆناغی ترمان هەیە کە هێشتا تۆمار نەکراوە هێشتا مەترسی نییە لەسەرەوە کۆچی بە لێشاوە لە وڵاتێک و بۆ وڵاتێکی تر کە ئەوروپیەکان لەوە ترساون زۆر بە مەترسیدارترین بە مەترسیەوە تەماشایەوەکەن هەر کەسێک و بەرژەوەندی خۆی قۆناغی یەکەم کە لە گوندەوە لە لادەکانەوە کە ئەچن بۆ ناو شارەکان هەم کاریگەری نەگەتیڤە بێت لەسەر کشت و کاڵ و لەسەر لەوەڕ هەم کاریگەریە بێت لەسەر لایەنی کە ئابووری وڵات تێکەدا چونکە کشت و کاڵ و لەوەڕ نامێنێت تۆ ناچارە بی پێداویستەکانت لە دەرەوە بێنیت هەم ئەم کەسە بێکارە بێت یان ڕازێ بێت کارێکی سەرپێیی لە ناو شارەکانە بدۆزێتەوە کە ناگونجێت لەگەڵیا هەم کێشەی کۆمەڵایەتیشمان بۆ دروستە بێت کێشەی ئەوەی کە لە گوندەوە هاتۆتە ناو شارەوە ئێمە لە عێراق جۆری دووهەممان ئەوە کە من ئێستا لە هەرێمی کوردستان مەترسی ئەومان هەیە کە هەرێمی کوردستان بە وە ناوچە کێشە لە سەرەکان کە لەژێر کۆنتڕۆڵی حکومەتی عێراقایە عەرەبێکی بە لێشاو لە جنوبەوە بێت و پێی دستوری عێراقی کە ئێمە خۆمان دەنگمان لەسەری یاوە و هەمومان ڕازی بووین لەسەری بە پێی مادەی 44 پێم وابێت هەموو هەوڵاتێکی عێراقی مافی ئەوەی هەیە لە هەر شوێنێکە نیشتەجێ بێ و کەسیش بۆی نییە ڕێگری لێ بکە بەو مادەیە عەرەبێکیەت ئەڵێ من ناوچەکەم ناتوانم تیا بژیم یان ژێر ئاو کەوتووە تۆ ئەبێ پەناگەم بیت تۆش ناتوانی پێی بڵێ نە ئەو پەڕی بتوانی بڵێ کێشەی ئەمنیت هەیە ناتوانی پێی بڵێ بە عەرەبێک بڵێ تۆ بۆ نییە لە سلێمانی بژی یان لە هەولێر بژی چکە لە دستوری عێراق تو عێراقە و یەک وڵاتە و یەک حەقی شێتی بۆی ناتوانی پێی بڵێ عەرەبێک لە جنوبی عێراقەوە توانای ژیانی لە پارێزگاکانی خۆی نەماوە بۆی کە پلەی گەرما گەشتۆتە سەر و شەست بۆ هاتوویتە کەرکووک ئەڵێ عێراق واحد موحد
وبموجب الدستور العراقي اللي انت صوتت عليه تو ناتوانین ڕێگری لێ بکەیت. بۆیە ئەمە یەکێکە لە کارەساتەکان. دواتر لە قۆناغی سێمە هەمومان ئێمەش و سونەش و شیعەش ناچارە بین عێراق بەجێ بڵێ، چونکە عێراق بە پێی راپۆرتە نێودەوڵەتیەکان بە دانپێنانانی وەزیری سەرچاوە ئاویەکانی عێراق ئەڵێ عێراق پیسترین پێنجەم وڵاتە لە ڕووی ژینگەوە، پێنجەم وڵاتە پیسترین ژینگەی هەیە لەسەر ئاستی جیهانە. و حکومەتی عێراقی پێش گۆڕانکاری یەکەم بودجەی یەکەم کە سوودانی ئیمزای لەسەر کرد، ئەو پارەی کە دەرخان کرابوو بۆ ژینگە سەفر، 1 دینار بۆ ژینگە خەرج نەکراوە. دواتر بە هەوڵ و تەقەلای چەند ڕێکخراوێک کە نامیان نار بۆ سوودانی پارەیەکی زۆر کەمی بۆ تەرخان کرا. ئەمە بینە سەر حکومەتی عێراقی کە یەتە سەر هەرێمی کوردستان. حکومەتی هەرێمی کوردستان بەس موچە دابینەکە دەستی لە هەموو شتی هەڵگرتووە، کەواتە ئێمە لە بەردەم مەترسیەکی هەم گۆڕانکاری کەشوهەوایە کە وڵاتانی جیهان و زلهێزەکان و سەرمایەدارەتی لە ئەسەر ئاستی جیهانە هاوکارمان نابن، هەم لێکەوتەی شوێنی دیکەیەتە سەرمان، هەم خۆشمان حکومەتەکانمان کەم تەرخەمن و کار ناکەن بۆ پاکردنەوە و ڕاگررتنی باڵانسی ژینگەی و ئیکۆسیستمی ژینگە. ئەوەی دەبینیت ئەوە یەکێک لە نمونونەکانی، ئەوە یەک نمونەیەکی بەسیتی کە سانایە ئەبینی شاخە بڕنەوە دارە بڕێتەوە بێگوێدان لەوەی کە ئایا ئەم دارێک لە جێگەی ئەگەر دارەکەت بڕیەوە دارێک ئەچێنیت ناوچ هەموو کوردستانیان کرد بە باڵەخانە بە کۆنکرێ هەمووی بە بلۆک و بە چیمەنتۆ. من اختصاصی من نییە، حەزەکەم یەکێک اختصاصی ئەندازیاری بێ. خراپترین دوو جۆری بیناسازیە کە بلۆک و لە چیمەنتۆیە، کە جگە لەوەشی کە تەنانەت ئەو ناوچانەی کرد لەسەر ئاستی جیهانیشا کە شارەکان گەورەبوونی شارەکانی یەکێکە لە فاکتەرەکانی گۆڕانکاری کەشوهەوا کە فاکتەری دووەمە. فاکتەری ئەساسی ئەوەیە کە وتمان هەموو دوو کەڵێک بە ئاسمانە بچێت ئەوە فاکتەری سەرێکیە، بەڵام فاکتەری دووهەمی گەورەبوونی هەموو شارەکانە. گەورەبوونی شارەکان بۆتە هۆی تێکدانی ژینگەی مرۆڤایەتی، ژینگەی ئاژەڵ، ژینگەی هەموو جۆرە ژینگەکان. بەڕاستی چارەسەر چییە؟ ئەوەی کە دەڵێت چارەسەر چییە؟ جگە لەوەی کە من لە سەرەتا باسم کردوتم بە بابەتەکە نێودەوڵەتیە و ئەوە نییە بڵێ من ئەم بابەتە پەیوەندی بە سلێمانیەوە هەیە، سلێمانی ئێمە پاکەکەینەوە یان هەرێمی کوردستان ئیتر ئێمە گۆڕانکاری کەشوهەوا نایەک بۆ ئێمە. ئەوە هیچ یان بڵێ ژینگەی عێراق پاکەکەینەوە وهای لەکەین بە پیسمی ستانداردی نێودەوڵەتی بێت. گۆڕانکاری کەشوهەوای هەموو جیهان بەیەکەوە پەیوەستە. کەسێکی سویدی کە وڵاتێکە پاک بە هەموو جۆرەکانی حکومەتی سویدی کە یەکێکە لە وڵاتەکانی کە سوید و نەرویج پاکترین دوو وڵاتن لە ڕووی ڕچاوکردنی گۆڕانکاری کەشوهەوا، لەکەوتەی وڵاتێکی وەکو هند یان چین ئەگرنە لەکەوتەکانی ئەوان تەحمولیەکەن. بەڵام ئێمە کاڵێ لە کوچۆنەڵێ ئەضعف الئیمان پێویستەکە ئێمە کۆمەڵێک حکومەت ناچارکەین چونکە حکومەت خۆی نایکات. حکومەت مێشکی لە شوێنێکی ترە، ئێمە بێ حکومەت ناچارکەین. حکومەت ناچارکەین بە سەوزکردنی دەوروبەری شارەکان، ناو شارەکان. حکومەت ناچارکەین ژماری ئەو ژمارە زۆرە لە ئۆتۆمبیلە کەم کاتەوە بە هەرچی جۆرە بێ. حکومەت ناچارکەین داخستنی ئەو پاڵاوتگە نایاسایانی کە لە دەروی شارە و دووکەڵ بە ئاسمان نابن. حکومەت ناچارکەین بە کۆمەڵێک ڕێشێن کە پێویستەکە ژینگەی خۆمان. حکومەت ناچارکەی هەندێک
واز لە بڕینەوەی شاخ و تێکدانی ژینگەی دەوروبەری شار بکات. ئەمە دەتوانین بڵێن جۆرێک لە جۆرەکانی حکومەت ناچارکەین ئەوەندەی مفاوەزاتەکەن لەسەر پارەی موچە و لەسەر هێن حکومەتی عێراقی ئیلزامکەن بە کۆمەڵی ڕێوشێن یان هەما هەنگیمان هەبێت لەگەڵ ڕێکخراوی عێراقیە حکومەتی عێراقی ناچارکەین. من خۆم چوومەتە بەسڕا بە جۆرێک لە جۆرەکان ئەو نەوتی پاشماوەی ئەو نەوتە فرۆش ئەسووتێنن هەر پێت سەیرە وازانی ئەم ناوچانە ئەسووتێ غازی خۆی ئەسووتێنێت بە 6 ملیار دلار غاز لە ئێران هێنێت بەس بۆ ئەوەی کە ئێران استیفادە بکە. ئەمە کۆمەڵێک بابەتە کە پێویستەکە بە شێوەیەکی گشتی ئەم بابەتە من لە کۆتایی ئەم بابەتی کە من پێشکەشم کرد بە دڵنیایی پێتان ئەڵێم من تا ئێستا 6 توێژینەوەم هەیە لەسەر لێکەوتە سیاسیەکانی گۆڕانکاری کەشەوە بەدەر لەوە نزیکەی 20 کۆنفرانس هەیە هەر لەم منطقەیە لەسەر گۆڕانکاری کەشەوە هەموو ئیجماعی هەیە کە ئەم بابەتە گەیشتووەتە ئاستی لووتکە لە مەترسی کە لە قۆناغێکی زۆر مەترسیدار داین و لە ڕۆژهەڵاتی ناوڕاستە هیچ وڵاتێک بە هەموویەوە تەنانەت وڵاتی ئیمارات و قەتەر و بەحرین و تەنانەت ئەو وڵاتە پێش کە دەوڵەمەندەکانیش گوێ نادەت بۆ بابەت. بۆیە پێویستەکە هەموومان ڕاستڵەکەین لەو بابەتە مەترس ئەگەی نە قۆناغێک کە نەتوانین لەم سلێمانێ بژین. زۆر سپاسانەکەم هیوادارم کێش دەرفەتی شواڵایە بۆ ئەوەی کە هەر کەسێک پرسیارێکی هەبێ کۆمنتێکی هەبێ مەمنونە بین. سپاسانەکەم.